لەسەر پرسی هێرشەکانی تورکیا و ئێران بۆ کورد بە دیاریکراوی بۆ هەرێمی کوردستان لێ سادایەکێکە لەو بابەت و لەو پرسانەی کە هەم دڵڕاوکی لەناوخۆی هەرێمی کوردستاندا دروست کردو لە پارچەکانی دیکەش دەزانین لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بە شێوەیەکی گشتی خۆپشاندان و ناڕزایەتی هەیە لە شەقامی ئێراندا. لە بە هەمان شێوە لە ڕۆژاوی کوردستانی شێرشەکانی تورکیا ماوەی چەند ساڵێکە بەردەوامی هەیە و لە ئێستاشدا دووبارە و هێرشانە بۆ سەر ڕۆژاوی کوردستان دەستی پێکردەوە. لەو نێوەندەشدا هەر یەک لە وڵاتی ئێران و تورکیا هێرشەکانیان وە بەزاندنی سنوور و خاکی هەرێمی کوردستان و عێراق بە هەمان شێوە دەکەنە ئامانج. ئەمە یەکێک دەبێت لەو پرسانی کە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لە عێراق ڕاستەوخۆ لە فەڕەنساوە بەڕێگەی سکایپ میوانی ئێمەیە. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بە پرسیارێکی گشتی با دەست پێ بکەم، سەرنجیەوە چیە لەسەر ئەم هێرشانەی و ئەو قەیرانەی لە ئێستادا بۆ کورد هەیە لەلایەن تورکیا و ئێرانەوە؟ سپاس بۆ جەنابتان. ڕاستەکەی ئەمە وەکو جەنابەت ناوتنا ئەکرێ باسی بکەین و ناوی بنین قەیران، بەڵام لە هەمان کاتا قەیرانێکە ئەکرێ بە قازانجی کورتەوە ببێت، وەکو ئەکرێ بە زیانی کورتەوە بێت. ئەو پەیوەندی بەوە هەیە کە ئێمە وەکو کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوانە ئەکەین. بۆچی ئەڵم ئەکرێ بە قازانجی کورتەوە ببێت؟ چونکە خۆ دەزانی ماوەیەکە ماوەیەکی کەم نییە، بەلای کەمەوە دەمانیەکە بێت جگە لە ئۆکرانیا و جەنگی ئۆکرانیا و رووسیا هیچ شتێکی کە باس ناکرێت نە لە کەوالیسەکانی دیپلۆماسی دنیا نە لە میدیاکان. بەڵام ئەوە تازە وردە میدیا جیهانیەکان هەر لە واشنگتۆنەوە تا ئاگاتە پاریس ماوەی هەفتەیەکە دوو هەفتەیە زۆر بە گرنگی چاوان خستوێتەوە سەر کوردستانەکان، یعنی باشووری کوردستان، باکووری کوردستان، ڕۆژهەڵاتی کوردستان، ڕۆژاوای کوردستان. ئەمە خۆی بۆ خۆی هێنانەوە ناو کایە دیپلۆماسی و کایە میدیاکان خۆی بۆ خۆی خاڵێکی ئیجابیە بۆ کورد، لەبیرمان نەچێت. ئەنجا خاڵێکی تری ئیجابیش بۆ کورد ئەوەیە کە تەماشاکەی جاران بە تەنها باسی کورد دەکرا بۆ نمونە لە ڕۆژئاوا لە سووریا یا لە باشوور لە عێراق، بەڵام ئێستا لە یەک کاتا باسی کورد دەکرێت لە ئێرانە بە پلەی یەکەم، دواتر لە سووریا، ئەنجا لە عێراق، دواتر لە تورکیا. ئەمەش خۆی بۆ خۆی خاڵێکی تری ئیجابیە. گرێک پرسیارە گەورەکە ئەوەیە ئێمە چۆن دیپلۆماسیەتی کوردی چۆن لەگەڵ ئەم ڕووداوانە و لەگەڵ ئەم خاڵە ئیجابیانە مامەڵەکە. ئایا تەنهاوکو تەماشاکەرێکی میدیاکان و چاوپێکەوتن لەگەڵ میدیاکانە و هەروەها هەندێک قسەی دیپلۆماسی بێناوڕۆک مامەڵیان لەگەڵاکەین، یا ئەوەی ئێمە چەندین لیژنەی ئیدارەکردنی قەیران دروست دەکەین لە هەرێمی کوردستان، لە ڕۆژئاوا، لە تەنانەت لە کوردستانی ئێران و تورکیاش بۆ ئەوەی ئیدارەی ئەم حاڵەتانە بکە کە بە قازانجی گەلی کورد بشێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەو خاڵێتی خاڵی دووهەم بمانەوە و نەمانەوێت ئێستا دۆخێکی زۆر ترسناکە، ئەو دۆخە ئیجابەکەیەتی کە باسم کرد. دۆخە ترسناکەکەی بریتێ لە چی؟ بریتێ لەوەی کە تورکیا زۆر جددیە. تورکیا ئەم جارە تەنها بۆ ئەوە نییە کە تستی ئەمریکا بکە یا تستی ئەوروپا بکە یا تستی کورد بکە، نا، ئەم جارە بەجددی تورکیا ئەیەوێت هێرشێکی سەربارزی ئەنجام بدا بەلای کەمەوە ناوچەی کۆبانێ داگیر بکە. بۆچی ناوچەی کۆبانێ؟ چونکە شریتێک پشتوانێکی حدودی بۆ ئەداتە دەست کە بەردەوامی ئاتێ یەک لەحزە هێویخان بەردەوامی ئەداتێ لە سووریایە، لە کوردستانی سووریا، لەگەڵ ئەو ناوچانەی کە پێشتر داگیری کردووە و ئەو ناوچەی ئێستا داگیریەکە. واتە داگیرکردنی کۆبانێ ئەم بەردەوامی ئەداتێک کە بتوانێت دوو خاڵ ئەنجام بدات، دوایی ئەگەڕێنەوە سەر دوو خاڵەکە. بەس ئاماژەیەکی خێرایی پێدەم. یەکەمیان کەەوەی کە دەستکەوتێکی گەورە ئەبێ بۆ هەڵبژاردنەکانی مانگی شەشی داهاتوو، دووهامیشان ئەوە بێت چەند ملیۆنێک سووری لەو ناوچانە جێگیر بکە و دواتر ئەتوانین گەڕێنەوە سەر ئێرانیش ئەگەر ویست. باشە، دواتر دێمە سەر پرسی ئێرانیش، مادام جەنابە لە تورکیاوە دەست پێ کرد، لەسەر پرسی تورکیا دەمێنمەوە. دکتۆر، قەیرانەکان و سنوور بەزاندنەکان و خواستەکانی تورکیا بۆ فراوانخوازی بۆ داگیرکردن کە سەرەتا لە ڕۆژاوی کوردستانەوە دەستی پێکرد و ئێستاش دەبینین کە لە نێو هەرێمی کوردستاندا هێرش ئەنجام دەدات. ینی لە چیەوە سەرچاوی گرتووە تورکیا بەدەر لەوەی کە خواستێکیە بۆ فراوانخوازی و کۆمەڵێک بابەتی دیکە گەڕون بکرێتەوە؟ جەنابەت ڕەنگە لە هەر کەسێکی کە زیاتر لەناو بابەتەکانە بیت و شارەزاییەکە هەبێت. لە چیەوە سەرچاوی کردووە ئەم قەیرانانە، ئەم خواستەی تورکیا؟ خۆی ڕاستەکەی دوو ئاستی هەیە، ئاستێکی هەنووکەیی هەیە و ئاستێکی دوورە مەوداژی هەیە، قوڵاییەکیش هەیە. ئاستێکی دۆخگەرایی هەیە و ئاستێکی
ئەلکتۆرال و بنیێوی هەیە. ئەستە دۆخگەراییەکەی بریتێ لە چی؟ بریتێ لەوەی کە ئێمە ئەبێت بەڕاستی ئەو داتانەی لە بەردەستمانایە بە هەند وەری بگرین و بیان خوێنینەوە. داتاکەش بریتێ لە چی؟ دوو شتە. یەکەمیان ئەوەیە کە مانگی شەشی ساڵی داهاتوو واتە دوای 6 مانگی تر ڕێک دوای 6 مانگی تر هەڵبژاردن لە تورکایە ئەکرێ، هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەکرێ. ئەمە ئەبێ بە هەند وەری بگرین، زۆر زۆر گرنگە. ئەمە هۆکارێکە کە دەستنیشانی بەشێکی گرنگ لە جوڵانەوەکانی تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەگشتی و ڕوبەری کورد بە تایبەتی ئەکە. ئەردۆگان ڕەجەب تەیب ئەردۆگان هەرگیز لە 2002ەوە هەتاوەکو ئێستا کە لە دەسەڵاتە قەت ئەوەنە لاواز نەبووە. ئەوەنە لاواز نەبووە لە ناو حیزبەکەی خۆیان، چونکە چەندین کادری زۆر زۆر باڵای گرنگ لێ جیابنەوە. واتەمخولەی هەڵبژاردن ناباتەوە. ئەوەن ئەجا بە عرضت کەم ئەوەنە لە هەرگیز ئەوەنە لاواز نەبووە لە ناو قاعیدە کۆمەڵایەتەکەیە کە قاعیدەیەکی کۆنسێرڤاتۆر و محافظکاری تورکیە کە لە 2002 تا ئێستا دەنگیان پیاوە، بەڵام ئێستا گومانی لێەکەن و هەرگیز ئەوەنە لاواز نەبووە لە ناو کێڵگەی سیاسی تورکیا، چونکە ڕکابەری بۆ دروست بووە. ئێستا بۆ یەکەم جار ڕەجەب تەیب ئەردۆگان گومان لەوە ئەکا کە سەر لە نوێ ببێتەوە بە سەرۆک کۆمار، واتە هەرگیز گومانی نەبووە. سەرۆک کۆماری تورکیا ئێستا ڕەجەب تەیب ئەردۆگان هەمیشە لە ناو کۆمەڵێک بەڵگەنەویست و یەقین ئاژیاوە. بۆ یەکەم جار بۆ هەڵبژاردنەکانی ساڵی داهاتوو هەندێک گومانی بۆ دروست بووە. ئەم گومانانە وای لێ ئەکەن کە ئامادە بێت دەست بخاتە ناو دەستی شەیتانیش بۆ ئەوەی بیباتەوە. دووبارەی ئەەکەمەوە ڕەجەب تەیب ئەردۆگان ئامادەیە دەست بخاتە ناو دەستی شەیتانیش، پەلامار بۆ هاوکاری لەگەڵ شەیتانیشا ببات بە مەرجێکە ببێتەوە بە سەرۆک کۆمار. باشترین بەڵگە ئەوەیە کە تا دوێنێ ئیسرائیل بریتی بوو لەو شەیتانە گەورە، تا دوێنێ ئیسرائیل بریتی بوو لە نابووترین دەوڵات، بریتی بوو لە دەوڵەتێکی داگیرکار، هەرچی وەسف بوو ڕەجەب تەیب ئەردۆگان بەکاری هێنا بەرامبەر ئیسرائیل. بەڵام تەماشاکەی ئەوە چەند هەفتەیەکە نەک پەیوەندەکانی هەر ئاسایی کردوێتەوە لەگەڵ ئیسرائیلە، بەڵکو سەر لە نوێ باڵۆزەکەشی ئەنێرێتەوە بۆ ئیسرائیل و هەموو هاریکاریەکانی جاری پێشووی پێش ئەوەی کە بگاتە سەرۆکایەتی کۆمار و ئامانجی بردنەوەی بە ئامانجی بردنەوەی هەڵبژاردننی داهاتوو بەر لە تەقینەوەکی کە لە ئەستەمبول ڕوویدا دەنگویەوە هەبوو کە ئەردۆغان دەیەوێت لەگەڵ هەدەپا پەڕەیەکی نوێ هەڵباتەوە، نزیک بوونەوەیەک ڕووبدات لێیان. بەڵام دواتر ناسیۆنالیستە تورکەکان کە پێیان دەوترێت دەوڵەتی قوڵ ڕەنگە ئەمەیان وەکو کارتێکی فشار بەرامبەر تورکیا بەکارهێنابێ، هێندەی وەکو دەنگۆکان وەکو چاودێران پێیان وایە تەقینەوەکەی تورکیا ڕەنگە ئاراستەیەکی دەوڵەتی قوڵ تونڕەوەکانی تورکیا ئەنجامیان دابێت. ینی ئەم ڕێڕەوانە کۆی لێکدانەوەکان و کێشەکانی تورکیا ئەمە بۆ ئامانجەکەی بۆ ئەوەی کە لە هەڵبژاردننی داهاتوو دابیباتەوە و تەقینەوەکەش بە شێوەیەکی گشتی کەی لە پشت. ئێمە هیچ زانیاریەکمان نییە لەسەر تەقینەوەکان، زانیاری ناو کەوالیسەکانمان نییە، نازانین بەڕاستی کی ئەم تەقینەوانەی کردووە. دەوڵەتی تورکیاش ئەوەی کە ئەڵێ پەکەکە بووە کاکە پەکەکە خۆی بە فەرمی ئەڵێ هەر کاتێک ئەمەلیاتی لەم جۆرەی کردبێت تەبەنی کردووە. ئێستا پەکەکە ناوی ئەم ئۆپراسیۆنە بە تیرۆریست ناوزەداکە و هەروەها ڕۆژئاوای کوردستان بە تیرۆریست ئەم عملیە وەسفەکە و ناوزەداکە. لەبەرەوە لە هەمان کاتە تورکیاش ئەڵێ ئەمە پەکەکە کردوێتی. ڕاستەکەی ئێمە زانیاریمان نییە، بەڵام ئەوەی هەمانە ئەوەیە کە ئەم دوو حواڵەیە کە ئێمە ئەبێ مامەڵی لەگەڵ ئەمەی من بە تۆی ئەڵێم هێوی خان ڕاستەکەی ئەسڵەن پێش ئەوەی ئەم ئۆپەراسیۆنە بکری، پێش ئەوەی ئەم تەقینەوانە بکری و ئەم خودکوشیە بکری ئەو مێرشانە بکرێتە سەر تورکیا، ئەسڵەن سەرۆک ئەردۆگان لە چەندین دیدارە ئەمەی دووبات کردوێتەوە. خۆت بەبیری دێو لە بەرنامەکەی خۆشتا باسمان کرد ماوەیەک لەمەوە پێش چەندین جار وتوێتی شەوێک ئاگاتان لە خۆتان نیە ئێمە هێرشەکەینە سەرتان. چەند جار ئەم ڕستەی دووبارە کردوێتەوە ئەسڵەن پێش ئەم دوو عملیاتی ئیستانبول وانە. لەبەرەوە سەرۆک ئەردۆگان کە ئێستا لە حاڵەتێکی زۆر زۆر لاوازایە دوو کارتی لەبەردەسا. ئایا یەکەمیان ئەوەیە کە تۆوتت ئایا هاوپەیمانیەک لەگەڵ کوردەکانی HDP ئەتوانێت بم بکاتەوە بە سەرۆکیانە ئەمەیەک. دووهەم ئەگەر ئەمە نەبێ ئایا پەلاماردانی کوردستانی سووریا کوردستانی ڕۆژئاوا ئەتوانێت بم کاتەوە بە سەرۆک. لە نێوان ئەم دوو ئۆپشنە ئۆپشنی دووهەمی هەڵبژاردووە. ئۆپشنی دووهەمی هەڵبژاردەوە بۆ چونکە گەرانتیەکی دەست ئەکەوێت کە ڕادیکاڵەکانی تورکیا و قاعیدەی کۆمەڵایەتی ڕادیکاڵەکانی تورکیا دەنگی پێدەن. ئەوەیەک دووهەمیش بمانەوێت نەمانەوێت ئێستا لە تورکیا تۆ ئیسلامی تۆ ئەلمانیت تۆ چەپی تۆ ڕاستی
سووریا فۆبیایەک دروست بووە واتە تۆ مادەم پەنابەرێکی سووریایی لە تورکایە ڕەتکردنەوەی تۆ ئیتر تۆ هەر کەسێکی تورکی بیت وەکو دووبارەم کردەوە مسلمان بی یا ئەلمانی ئیسلامی بی یا ئەلمانی تۆ ڕەت ئەکریتەوە لەبەرەوە سەرۆک ئەردۆگان سەرۆکی کۆماری ئێستای تورکیا ئەگەر بێت و بەرزووترین کات چارەسەرێک بۆ پەناهیندە سوورەکان لە تورکیا نەدۆزێتەوە ئەمەش ئەکرێ گورزێکی زۆر کاریگەر بێ لێ بدرێ لە کاتی هەڵبژارنەکانە بۆیە داگیرکردنی کۆبانێ ڕێگەی ئەدات کە زۆنێکی زۆر گەورەی لە بەردەستا بێ و لەو زۆنە ناوچەی دکتۆر ئەمە خواستی خۆیەتی و ڕازیکردنی ڕادیکاڵەکانی تورکیا کە خۆت باسی لێوە کرد ئەی وڵاتانی ئەوروپا ئەی ئەمریکا لەسەر ئەم بابەتە چی دەڵێت هاوپەیمانی ناتۆ تراژیدیای کورد لەوایە تراژیدیای کورد لەوایە کە لە ناوخۆ ئەردۆگان چەند لاوازە لەسەر ئاستی پەیوەندی نێودەوڵەتەکان ئەوەنە بەهێزە دووبارەی ئەەکەمەوە لە ناوە چەند لاوازە ئەو هەموو لاوازیانەی بۆم باس کردی لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەوەندە ئەگەر بەهێزتر نەبێ بەهێزە باشتامە دەرفەتی فراوانخوازیەکەیەت بەڵێ سیرکە ئەردۆگان تاکە سەرۆک کۆمارە لە دنیاە ئێستا کە باشترین پەیوەندی لەگەڵ پوتینە هەیە لەگەڵ رووسیا و لەگەڵ ئەمریکا و یەکێتی ئەوروپا لە مەبەستم لە جەنگی ئیدارەکردنی جەنگی ئۆکرانیایە ئەو تاکە سەرۆکە کە توانی وێتی لە یەک کاتا لەگەڵ مۆسکۆ و لەگەڵ برۆکسل و لەگەڵ واشنگتۆنە مامەڵە بکە توانی وێتی لە یەک کاتا غازی رووسی بکرێ بە ڕوبڵ لە هەمان کاتا درۆنیش بدا بە ئۆکرانیەکە تێگەشتی لەوە ئەمە چ دەوڵەتێک بۆچی ئەمریکا ئەوروپا قوبوڵی ئەەکەن کە تورکیای ئەردۆگان غاز لە رووسیا بکرێ بە ڕوبڵ نەک بە دۆلاریش بە ڕوبڵ بیکڕێ ئەسڵەن غاز لە رووسیا بکرێ دوایەوە ئەیشی کڕێ بە ڕوبڵ ئەیکرێ بە ڕوبڵ کە پارەی نزیکی لە رووسیاوە هۆکارێکە بێ بۆی کە رووسیا بە پشتیوانێکی خۆی بزانین لە کاتێکا خۆی لە شەڕێکە ئێستا کە جیهانیش بۆ شەڕۆستە قاڵ بووە سەرکە مەسەلەکە نزیکی نییە مەسەلەکە بەرژەوەندیە رووسیا بەرژەوەندی لەوایە کە تورکیا لەگەڵی بمێنێتەوە چونکە ئەگەر بێت و تورکیا سنووری ئاوی لێدا بخات ئیتر ڕۆژهڵاتی ناوەڕاست لە رووسیا قەدەغا ئەکرێ و ناتوانێت بە شێوەی جۆرە ئامادەیەکی بێ و هەروها ئۆکرانیا پێویستی بە تورکیا چونکە ئەگەر تورکیا درۆنەکانی نەداتی ئەو درۆنە تورکیەکانن توانیویانە ئەسڵەن کارەساتی گەورە بۆ سوپای رووسی دروست بکەن ئەو لە لایەکی تریشەوە بمانەوێت نەوانای تورکیا ئەندامی ناتۆیە وانە و مادەم ئەندامی ناتۆیە هەموو وڵاتانی ناتۆ بە ئەمریکاشەوە پێویستیان پێێتی تورکیا تەنها دەوڵەتێکە کە توانیوێتی بۆ دانوستان رووسەکان و ئۆکرانیەکان کۆ بکاتەوە ئێستا ئەمەوێ پێت بڵم ئەمریکا پێویستی بە ئەردۆگانە ئەوروپا پێویستی بە ئەردۆگانە ئۆکرانیا پێویستی بە ئەردۆگانە رووسیا پێویستی بە ئەردۆگانە تەنانەت ئێرانیش پێویستی بە ئەردۆگانە هەموو ئەمانە وایان کردووە بەداخەوە ئەڵێم بەداخەوە کە لە ئەم چرکە ساتە لەبەرەوەی هەموو دنیا پێویستی بە ئەردۆگان ئەوەیەک دووهەمیش لەبەرەوەی هەموو دنیای ڕۆژئاوا بەرە و کریسمس ئەڕوا و کۆتایی ساڵە ڕوا سێهەمیش لەبەرەوەی هەمچاوی هەموو کامێرەکانی دنیا لەسەر ئۆکرانیایە ئەم سێ هۆکارە وایان کردووە کە کۆمەلگای نێودەوڵەتی کارتێکی سپی بە شێوەیەکی ڕێژەیی پێتەڵام ها مطلق نییە بە شێوەیەکی ڕێژەیی کارتێکی سپی بن بە ئەردۆگان بۆەوەی کە چی زۆر ڕێگەی لەنەکەی لە ماوەی ڕابردوودا باسەوە کراوە بەشار ئەسەد باسی لەوە کرد سەرۆک کۆماری سووریاکە سوپای سووریا بچێتەوە سنوورەکان دەزانین کە ئێستا سنوورەکانی هەم ڕۆژاوی کوردستان هەم باشووری کوردستانیش کە باسی لێەوە دەکرێت و لە ڕۆژهڵاتیش کەمدا زۆرێک سنوورەکان بەلاوازی دەبینرێن ینی چاوەڕێ دەکرێت گەر لە سووریاوە دەست پێ بکەم سوپای سووریا بچنەوە سنوورەکان قایمەقۆڵێکی زیاتر بەدی بکە و هاتنی تورکیا لەو کاتەیە بۆ ناو ڕۆژاوی کوردستان ئەبێت ئاگرێکی مستەحیل ئەوازانی چۆنەوە یەکێکە لە بژاردە خراپەکان بۆ تورکیا ڕووسەکان کۆبوونەوەیکیان کردووە لەگەڵ دەسەڵاتدارانی ڕۆژئاوای کوردستان لە قامیشلو بە لەم یەک دوو ڕۆژە بە پێی زانیاریەکانی من بە حەدی و بە فەرمی پیان وتون ئەبێ هەڵبژێرن لە نێوان ئەم دوو بژاردەیە بژاردە یەکەمیان ئەوەیە کە ڕێگا بدەن سوپای بەشار ئەسەد و سوپای دەوڵەتی سووری بێتەوە سەر حدودەکان و هەموو حدودەکان کۆنتترۆل بکە بە شێوەی فەرمی و ئێمە هاوکاریانەکەی نۆکو ڕووسە ئەمە بژاردە یەکەم ئەگەر ئەم بژاردە قوبوڵ نەکەن ئەو کاتە ئێمە هیچ شتێکمان پێ ناکرێت لە بەرامبەری ئەردۆگانە کە پەلەمار بدات و ئەو شوێنانەی کە ئەوێت داگیری بکات نازانم قسەکەم وازە حەیانە ئێستا توپەکە لە ساحەی کوردستانی سووریایە و بەڕێوبەران و
کادرە باڵەکانی کوردستانی سووریایە کامیان هەڵەبژێرن مقاومە لە بەرامبەر تورکایە یا بەجێهێشتنی سنوورەکان بۆ ئیدارەی سوپاکەی بەشاری ئەسەد و مقاومەیان هەیە ئەزانی چۆن نە ئێمە لە هەرێمی کوردستان توانای ئەو مقاومەمان هەیە نە کوردستانی سووریا توانایی بەتەنها توانای ئەو مقاومەی هەیە باشترین بەڵگەش ئەگەر بەبیرت بێ پەلامارەکانی داعش بوو بۆ شاری کۆبانێ و هەروها پەلامارەکانی داعش بوو بۆ شاری هەولێر بۆ هەرێمی کوردستان ئەگەر هێزە هاوپەیمانەکان نەبووە گرنگە ئەوە هێزیخان ئەگەر هێزە هاوپەیمانەکان نەبووە بە دڵنیاییەوە هێزەکانی داعش هاتن هەولێری پایتەختیان داگیرە کرد و ئەگەر بێت و هاوپەیمانەکان نەبووە هێز و تەداخلی خێرای هاوپەیمانەکان نەبووە بە دڵنیاییەوە سوپاکەی داعش کۆبانەی داگیرە کرد ئەنجا بەراوردکردنی سوپاکەی داعش بە سوپای تورکیا بێگومان بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێت بۆیە وەڵامی من ئەوەیە ئەگەر بێت و کۆمەلگای نێودەوڵەتی هەرێمی کوردستان و ڕۆژئاوای کوردستان نەپارێزێ زۆر بە ئاسانی نەک هەر داعش و تورکیا بەڵکو حشتی شعبیش ئەتوانێت سبینێ پۆستاڵەکانی لە تەوێڵە بێ باشە دکتۆر ئەم هێرشانەی کە هەریەک لە تورکیا و سووریا ئەنجامی دەدەن جۆرێک لە فشار و قڕکردنی کورد و سەرکوتکردنی کورد و بارە بەدی دەکرێت هەم لە ڕۆژهەڵات لە باشوور و لە ڕۆژئاوا یعنی هیچ ئیتیفاقیەک لە نێوان ئێران و تورکیا بەدی دەکرێت بۆ ئەم هێرشانە چونکە لە ئێستادا بۆ باشووری کوردستان هەریەک لە ئێران و تورکیا کە دواتر دێمە سەر پرسی ئێران هێرشەکانیان بۆ ناو خۆی هەرێمی کوردستان زیاد کرد تەنانەت سنوورەکانی تێپەڕاندووە پێت وایە لە ئێستا ئەمە بە پێی ڕێککەوتن و ئیتیفاقیەک بوو بێت سیرکە ئەمە جەنابەت بە تەنهانیتان پرسیارم لەکەی باوەڕێک ئەگەر مبالغە ناکەم ینی زیادە ڕەوی ناکەم بڵم لە هەفتەی داهاتووە زیاتر لە 26 تا 27 جارم پرسیارم لێکراوە لەلایەن میدیای فەڕەنسی بەلجیکی سوئیسری کەنەدی و تەنانەت ئەفریقی و مەغاریبیەکانەوە ئایا ڕێکەوتنێک هەیە لە نێوان تاران و ئەنقەرەیە بۆ ئەوەی کە لەم چرکە ساتا پێکەوە هێرش بکەن بێریشکەنە بۆ نمونە سەر هەرێمی کوردستان من پێش بە حاڵی خۆم هیچ ئەندیکاتۆر و ئاماژەیەکم بەدەستەوە نییە بۆ ئەوەی بمباتەوە سەر ئەم ڕێکەوتنە و تا ئێستا بۆ نمونە لە ماوەی نزیکە کۆبوون ڕاستە پێشتر کۆبوونەوەیکی گەورە هەبوو لە نێوان سەرۆک پۆتین و سەرۆک ڕئیسی و سەرۆک ئەردۆگانە لە تاران بەڵام ئەم کۆبوونەوەی بەبێ دەرەنجام کۆتایی پیاد ینی وەڵامی داواکاریەکانی تورکیایی نەدایەوە ڕاستەکەی بەڵام ئایا دوای ئەوە کۆبوونەوەی تر بووە هیچ زانیاریەکم نییە ئەگەر ئیتیفاقێک لە پشتی پەردەکانەوە هەبێت ممکنە ینی مستەحیل نییە بەڵام بە بۆچوونی من ئەوەی کە ئێستا ڕوئەدا ئەوەندەی پەیوەندی بە هۆکارە ناوخۆیەکانی تورکیا و ئێرانەوە هەیە ئەوەندە پەیوەندی بە ڕێکەوتنی ئەم دوو سلهێزەی سیستمی هەرێمایەتیەوە نییە لە ئێرانە ئەگەر بۆ نمونە ئەگەر لەم چرکە ساتا بزوتنەوەی ناڕزایی بەو شێوە بەهێزە سەری هەڵنەدایە لە کۆماری ئیسلامی ئێران لە تارانەوە هەتاوەکو ئەگاتە سەقز هەر هەمووی نەگرتایەتەوە و چەند سەد کەس کوژراون و هەزاران کەس بریندارە و لە ناو زیندانەکە ئەگەر ئەمە نەبووە ئایا لەم چرکە ساتا کۆماری ئیسلامی ئێران هێزی ئەهێنا بۆ سەر سنوورەکانی هەرێمی کوردستان بەش بە حاڵی خۆم پێم وایە نەخێ پێم وایە ئەوە هەروەها پرسیارێکی تریش ئەگەر مانگی شەشی داهاتووە هەڵبژاردننی سەرۆکایەتی نەبووە ئایا ئەردۆگان سەرۆکەردۆگان بەم شێوەیە سوپای کۆ ئەکردەوە بۆ ئەی لەم چرکە ساتا پەلەماری کۆبانێ بدا پێم وایە نەخێر بەڵام ئەمە هیچ بە هیچ شێوەیەک ئەوە لە بیری ئێمە ناباتەوەکە لە ناو ستراکتۆری قوڵی دەوڵەتی ئێرانی و دەوڵەتی تورکیا تا ئەم چرکە ساتە هیچ ئامادە باشێک نییە بۆ ئیندیماجکردنی کورد بە دەوڵەتی ئێرانی و تورکیەوە وەکو پێک هاتەیەکی ڕەسەنی ئەو دوو دەوڵەتە گرفتە سەرەکە لە قوڵایە لێرایە بەڵام لە چرکە ساتی ئێستا و ئێرە ئەو دوو هۆکارن کە دەستنیشانی بڕیارەکانی تورکیا و ئێرانە باشە دکتۆر دواتر دێم ئەو پرسیاریشم لات نەچێت لەسەر پرسی ئۆکراین و مەشغوڵبوونی جیهانی هەم وڵاتانی ڕۆژاوا بەگشتی و خەریکە شەرقیش دەکرێتەوە بۆ پرسی ویزە کە سەرقاڵن بە شەڕی رووسیا ئۆکراینەوە بەڵام بەلەوامێ بزانم برێت مەگۆرگ دەزانی کە لە پێشتر هاوپەیمانی دشی داعش پۆستەکەی ئەوە بوو بەڵام ئێستا بەهێزێکی زیاتر
لە نێو سیاسەتی جیهان و ئەمریکایە بەدی دەکرێت ئەویش ڕێخەری کۆشکی سپیە بۆ کاروبای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا باسی لەوە کردووە کە هێزی ئەمریکا دەچێتە سنوورەکانی سووریا بۆ پارێزگاریکردن لەو ناوچەیە ینی هێزی برێک مەگۆرک دەتوانێت ڕێگری لە هێرشەکانی تورکیا بکە یاخود ئەمە تەنها وەکو بەیاننامەیەک تەنها هەڵوێستێکی هاکەزاییەکە برێت مەگۆرک باسی لێەوە کردووە خوێنەوەی تۆ چییە؟ سیرکە ماکۆرد خۆی وەکو شەخص وەکو زات پەیوەندێکی بەهێزی هەیە لەگەڵ ڕۆژئاوای کوردستانە ئەوە خاڵێکە گرنگە تۆ ئاگات لێت و پێویست ناکا بڕێنە ناو تەفاسیلەکانی ئەو خاڵێکم خاڵی دووهەم ئەمریکا ئەگەر هات و ئەم هەواڵە ڕاست بێ و ئەگەر هات و هەڵوێست باوەڕ ناکەم هەڵوێستی شخصی خۆی بێ هەڵوێستی کۆشکی سپی بێ بە فەرمی و جددیش بێ لەم هەڵوێستەیە ئەوە تاکە هۆکارێکە کەەوە ئەکات لەوەی کە ڕووسەکان هەڕەشەکەی خۆیان نەتوانن جێبەجێ بکەن و ئەردۆگان نەتوانێت هەڕەشەکەی خۆی جێبەجێ بکە جگە لەو هۆکارە پێم وانێ هیچ هۆکارێکی دوو هێز هەن دوو وڵات هەن هێزیان هەیە ئێستا لە سووریایە یەکەمیان ئەمریکا دووهەمیان ئەو فەڕەنسایە خۆ دەزانی فەڕەنسا بەشێکی زۆر ئەتوانم بڵم لە سەدا نەوەندی ئامادەی فەڕەنسا لە سووریا ئامادەی سەربازی فەڕەنسی لە سووریا پەیوەندی بە ئەمریکاوەیە لەبەرەوە ئەگەر ئەمریکا تەبەنیکە فەڕەنساش تەبەنیەکە بۆیە ئەگەر بێت و ئەم دوو وڵاتە تەبەنی ئەوە بکەن کە کوردستان بپارێزن لەم هێرشە ئەپارێزرێ جگەلەوە زۆر ئەستەمە بپارێزرێ بەڵام ئایا من متمانم بە برێت ماکۆرک هەیە ئایا متمانم بە کۆشکی سپی هەیە کە بتوانێت بەڕاستی لەم هەل و مەرجە ئاڵۆزەی سیستمی جیهانیە بە تایبەتی جەنگی ئۆکرانیا وەڵامدانەوەی ئەو پرسیارە زۆر سەختە باس لە شخص ناکەم دیسانەوە شخص ئەهێنمە دەرەوە لە معادلە و هاوکێشەکە بەڵام گومانم هەیە لەوەی کە ئەمریکا بتوانێت ئێستا ئەو هەموو پێویستی کە بە تورکیا هەیەی لە دەستی بدا لە پێناوی پارێزگاریکردن لە ڕۆژئاوای کوردستان ئەوەی لە ئۆکراین ڕوویدا ڕێگایرێت لە سووریا ڕووباتەوە لە باکووری سووریا ئەوەی لە ئۆکراین ڕۆیدا ئەو شەڕی لە ئۆکراین ڕۆیدا ئەو ماڵوێرانی لە ئۆکراین ڕوویدا ڕێگە دەدرێت لە باکووری سووریا دووبارە بێتەوە بەچی مانایەک ڕێگە ئەیان بۆی کە دەزانین کە رووسیا فراوانخوازی بۆ ئۆکراین ئەنجامدا بە شێوەیەکی گشتی هیچ ڕەتفعلێک و هیچ ڕاکشنێک و هەڵوێستێکی جدیمان نبینی بۆ ڕێگریەکان ڕاستە ناو بەناو پشتیوانی ئۆکرانیا دەکرێت لەلایەن بەشێک لە وڵاتانی جیهانەوە بەڵام بۆ ستاندنی شەڕ هیچ کاریگەریەکی جدیمان نبینی لەسەر ئاستی نێودەوڵەتیەکەی ڕێگە ئەیرێت کە تورکیاش ئەو فراوانخوازی کە چەند ساڵە پلانی بۆ دادنێت لە باکووری سووریا ئەنجامی بدات ئەنجام بدرێ سیرکە ئەو پرسیارێکی جوانە من دیسانەوە دووبارەی ئەەکەمەوە ئایا واشنگتۆن ئەمەی پێخۆشە بێگومان نەخێر ئایا پاریس ئەمەی پێخۆشە بێگومان نەخێر نەکەرپیان ناخۆشە بەڵکو لە سنووری ممکنە ئەوەی ممکن بێ ئەیکەن بۆ ئەوەی تورکیا ئەمە نەکە بەڵام ئێستا دووبارەی ئەەکەمەوە پێویستەکانی پەیمانی ئەتلانتیک ناتۆ و بەگشتی و پێویستەکانی ئەمریکا بەتایبەتی بە تورکیا لەم هاوکێشەیە چونکە خۆ دەزانی ئێستا ڕکابەری یەکەم بۆ ئەمریکا بریتە لە رووسیا و ئەمریکا کاتێک ڕکابەرێکی یەکەم دەستنیشانەکە ئامادەیە دووبارەی ئەەکەمەوەکو بۆ ئەردۆگانم و دەست بخاتە ناودەستی شەیتانیش بۆ ئەوەی ئەو ڕکابەری یەکەمە بخاتە سەر ئەژنۆ خۆتەزانی لە هەشتاکانە ڕکابەری یەکەم بریتی بوو لە کێ بریتی بوو لە یەکێتی سۆڤێت وانە لە پێناوی شکستێنان بە یەکێتی سۆڤێتە ئەمریکا ئامادە بوو دەست بخاتە ناودەستی موجاهیدەکانی ئەفغانستان و دەعمیان بکە بۆ ئەوەی ڕووس یەکێتی سۆڤێتی پێ بشکێنێ لەم هاوکێشەیە بوەستە لەم هاوکێشەیە ئایا ئەمریکا پێی خۆشە تورکیا هەر ڕۆژئاوای کوردستان داگیر بکە یا بەشێکی داگیرکە بێگومان نەخێر ئایا ئەتوانێت ڕێگری لێ بکە بێگومان ئەتوانێت ئایا ئەوێت ڕێگری لێ بکە و پەیوەندیەکانی نێوان خۆی و تورکیا تێک بدات و بەمەش تورکیا زیاتر لە رووسیا نزیک ببێتەوە و لە ئەمریکا دوورکەوێتەوە پێم وایە بەرژەوەندێ بابەتەکانی ئەمریکا و ئەوروپا ئەوە ناخوازن لەم چرکە ساتە باش دکتۆر لە خۆیان پرسیارێکی گرنگ ماوە ئەمە و کاتی کە لەبەردەستما ماوە پرسیارەکان وردەوردە بێنمەوەنی و پرسی ئێرانیش بەڵام بەرلەوە هێرشەکەی ئەم جاری تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان کە تەنها باکووری سووریانە بەڵکو ئێستا هاتوتە نێو هەرێمی کوردستان سنوورەکانی ژنە ناوخۆی هەرێمی کوردستان جیاوازی چییە لەو هێرشانی کە بۆ سووریایی کات
ئەسانی چۆن جیاوازەکەی بریتێ لە چی بریتێ لەوەی کە جارێ لە هەرێمی کوردستان لە 3 ملیۆن عراقیمان نییە لە تورکیا دانیشت بێ و ئەردۆگان گرفتێکی گەورەی کۆمەڵگەی و کۆمەڵایەتی و سیاسی و تەنانەت نازانم کولتوری بۆ تورکیا دروست کرده بێ بەوەی کە بێوێت بە هەر نرخێک بووە بیانێنێتەوە بۆ عێراق و لە عێراقا ناوچەی ئارام دروست کات و جێگیرام کاتەوە ئەو خاڵ یەکەم ئەمەمان نییە بەس ئەمە لە سووریا هەمانەوەیەک دوو هەمیش تەماشاکەی لە تورکیا کە ئێستا لێرەیە لە هەرێمی کوردستانە بمانەوێ و نەمانەوێ هێفی خان با ئێمەدان بەو ڕاستیا بنین ئەوە لە نەوەدەکانەوە هەتاوەکو ئێستا بە موافقەیەکی زمنی وشەی زمنی ئەڵێم بەڕێکەوتنێکی زمنی لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ بەغا تورکیا ئەمە ئەکات و ئەگەر بەهاتایەت و هاریکاری مخابراتی هەرێمی کوردستان و دەوڵەتی عراقی نەبوایە و نەبێتە ئەم چرکە ساتەش بەشێک لە دەوڵەتی عراقی باوەڕ ناکەم هەرگیزاوەرگیز تورکیا بتوانێت پارێزگاری بە 39 پێگەی سەربازی خۆی بکات لەسەر خاکی عراق ئەوە خاڵک بەڵام لە کوردستانی سووریا تورکیا هیچ شتێک لەم شتانەی نییە. باشە لەم جارەدا هەم لە ڕۆژاوا هەم لە هەرێمی کوردستان هێزی کوردی قوتی ئەوەی هەیە کە ڕوبەڕووی تورکیا بێتەوە جایتر بە پشتیوانی و دەوڵەتی بێ هێزی ناوخۆی خۆیان بێ یەکگرتووی خۆیان بێ سەرکە جیاوازەیەکەیە جیاوازەکە بریتێ لەوەی ئامادەی تورکیا لە کوردستانی لە باشووری کوردستانە بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر ئێمە بە بابەتی قسە بکەین بە بابەتی پێتەڵام بە شێوەیەک لە شێوەکان وەکو پێم وتی لە وەڵامی پرسیاری پێشووتا ناڵێم بە هاوکاری هەرێمی کوردستانە بەڵام ئەڵێم هەرێمی کوردستان تا ئەم چرکە ساتە ڕای نەگەیاندووە کە بڕاتە جەنگێکەوە جەنگێکی جەبهەویەوە جەنگێکی ڕاستەوخۆ تەنانەت ناڕاستە خۆشەوە لەگەڵ تورکیا بە پێچوانەوە بمانەیە و نەمانەوێت تورکیا یەکێکە لە پارتنەرە سەرەکیەکانی هەرێمی کوردستان هەموو ئابووری کوردستان ئەگەر هینی کەم ئەگەر بە شێوەیەکی تۆزێک متەوازعانەتر قسە بکەم بەلای کەمەوە لە 98 ئابووری ئێمە بە تورکیا تێپەڕێ ئەگەر ورتریش قسە بکەم هەموو نەوتی ئێمە هەرێمی کوردستان کە لە 95 ئابووری هەرێمی کوردستان پێک ئەهێنێ و لە 95 ئابووری عراقش پێکێنێ نەوتی کوردستان لە 95 بە تورکیا تێپەڕێت ئەسڵەن ڕێژەی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان ئەم دوو شەریکە بوەستا هێوی خان ڕێژەی ئاڵوگۆڕی نێوان ئەم دوو شەریکە ئەم دوو پارتنەرە نەک دوشمن پارتنەر گەیشتۆتە 15 ملیارد دلار و ناتوانانی ئەمە باسی ئەوە بکەی کە هەرێمی کوردستان ئەواتە جەنگ لەگەڵ تورکیا لە کاتێکا لە سووریا ئەم معادلەیە 180 پلە جیاوازە ئێمە لە بەرامبەر دوو دوشمنین ئێمە لە بەرامبەر دوو پارتنەرانین ئێمە لە بەرامبەر دوو لایەنین کە ئەسڵەن هەردووکیان سیستمی ئامادە بەشیان لەسەر پێ بۆ هەر چرکەیەک دۆخەکە بتەقێتەوە. وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەوەی ئایا لە ڕۆژئاوای کوردستان بە تەنها ڕۆژئاوا خۆی بەبێ کۆمەلگای نێودەوڵەتی و ئەمریکا ئەتوانێت مقاومە بکات لە بەرامبەر تورکیا نەخێر. باشە دکتۆر دێمە سەر پرسی ئێران یعنی هەندەی کە بەشێک لە چاودێران باسی لێوەکەن تا چەند مانگێک بەر لە ئێستاش ئێران لە پلانی دانرە بۆ هێرشەکانی بۆ سەر حیزبە کوردەکان کە لەناو وەکو خۆیان باسی لێو دەکەن کە لەناو هەرێمی کوردستانە هەن هیچ هێرشێکیان بۆ بکات لە کاتێکە هیچ چالاکیەکیان نییە هیچ مەترسێکی سەربازیان بۆ ناوخۆی ئێران نییە ئەم هێرشانەی ئێستای تورکیا دەیکات بە ناوی هێزە کوردیەکان و چالاکیەکان لە ناو خاکی هەرێمی کوردستانە بۆچی دەگەڕێتەوە دەرهاویشتەی ئەوەیە کە دەیەوێت کێشە ناوخۆیەکانی هەڵباتە دەرەوەی وڵاتەکەی کەڕوانین و خوێنەوەکانی ئێوە چیە بۆ هێرشەکانی کاتێک بزوتنەوەی ناڕزایی دەستی پێکرد لە ئێرانە ئێران هەموو توانەکانی خستەکار بۆ ئەوەی لە ناوخۆ چارەسەری بکە و بە میکانیزمەکانی ناوخۆ مامەڵی لەگەڵا بکە و لە ڕێگای ئەوەی بە زمانی فەڕەنسی پێوترێ ڕێپرسیۆن یعنی داپلۆسینێکی فراوانەوە کۆتایی بە بزوتنەوەکە بێنێ بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ چەند ئێمە ئەڕۆینە پێشەوە لە سەعات و ڕۆژ و هەفتە و مانگ ئەوەنەش کۆماری ئیسلامی تێگات کە لەسەر ئاسی ناوخۆ تا ئێستا نەیتوانیوە گرفتەکە چارەسەر بکە بۆی نەیتوانیم لەبەرەوەی نەیتوانیوە گرفتەکە چارەسەر بکە پێویستی بەوە هەیە بڕوا بە دوای دوشمنێکا بگەڕێ ئەم دوشمنە سێ ئۆپشنی لە بەردەسایە یەکێکیان بریتێ لە عەرەبی سعودێ
یەکێکیان بریتێ لە ئیسرائیل، یەکێکیان بریتێ لە هەرێمی کوردستان. عەربی سعودیە ناتوانێت پەلاماری سعودیە بدات لەم چرکات بۆ چونکە ئەمنی سعودیە پەیوەندە بە جۆرێک لە جۆرەکان بە ئەمنی ئەمریکا و پەلاماردانی سعودی ینی پەلاماردانی ئەمریکا و ئەمە قابلی قوبوڵ نییە و نایکات. دووهەم پەلاماردانی ئیسرائیل خۆتەزانی یەکەم دەوڵەتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە بۆمبی ئەتۆمی هەیە. پەلاماردانی ئیسرائیل ینی ئیمزای کۆتایی هێنانی جمهوریەتی ئیسلامی خۆی ئەکا. ئەوە خاڵی دووەم. خاڵی سێهەم ئەڵقەلاوازەکە ئەمێنێتەوە لە ناو زنجیرەکە. ئەڵقەلاوازەکە بریتێ لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان بریتە لە هەرێمێک لە چوارچەوەی دەوڵەتێکە کە ئەلفوبای سیادە و سەروەری نیە. عێراق بریتێ لەو شتەی کە وەختی خۆی گرێک و لاتینەکان ناوێن نابوو تێرانیولس یعنی خاکی ڕێگە پێدراو. هەموو کەسێک بۆی هەیە بێتە ژوورەوە و بڕاتە دەرەوە بەبێ ئەوەی کەس محاسبەی کەس بکە. بەداخەوە لەبەرەوەی کە ئێستا عێراق ناتوانێت پارێزگاری لە سیادە و سەروەری خۆی بکە، کۆماری ئیسلامی ئێران ئەتوانێت هەرێمی کوردستان بکە بەو دوژمنەی کە لە پشتی خۆبدزوتنەوەی ناڕەزاییەوە هەیە و لێرەوە ئەتوانێت دەتوانین بڵین ئێران لە کات و تۆقیتێکی باشە ئەم هێرشانە و ئەم قەیرانانی هەڵاوتە دەرەوەی وڵاتەکەی بە هێرشکردنی سەر هەرێمی کوردستان؟ من نازانم تۆقیتەکە باشە یا خراپە، بەڵام ئەزانم ئەمە ستراتیژێتی کۆماری ئیسلامی ئێرانە. ستراتیژێتی کۆماری ئیسلامی ئێران ئەنجامەکەی چییە بێ؟ چەند بزوتنەوەکە بەهێز بێ، وەڵامی پرسیارەکەی تۆ چەند ئەنجامەکەی چێبێت، چەند بزوتنەوەکە بەهێز بێ، ئەوەنەش کۆماری ئیسلامی ئێران هەڵوێستی خۆی ڕادیکالترەکە لە بەرامبەری هەرێمی کوردستانە. نەک لە بەرەوەی هەرێمی کوردستان شەریکی ئێرانیە، بە پێچوانەوە هەرێمی کوردستان یەکێکە لە پارتۆنەرە بەهێزەکانی کۆماری ئیسلامی ئێران و ساڵی ڕابردوو ڕێژەی ئالوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێم و ئێرانە گەیشتۆتە 8 ملیار دلار. ئەمە بۆ کۆماری ئیسلامی ئێران زۆر وازح و ڕوونە کە هەرێمی ئیسلامی کۆماری کە هەرێمی کوردستان پارتۆنەرێتی. ئێستا پرسیارە سەرەکیەکەی من و تۆ ئەبێ ئەمە بێ هەرێمی کوردستان چۆن ئیدارەی ئەم گرفتە ئەکا، ئەم قەیرانە ئەکا کە قەیرانێکی ئێرانیە. ئێران ئیدارەکەی بەم شێوەیەکە کە لە هەرێمی کوردستانە دوژمنێک بدۆزێتەوە کە بریتێ لە دیموکرات و کۆمەڵە، لە کاتێکە هەمومان ئەزانین کە دیموکرات و کۆمەڵە لە 95ەوە هەتاوەکو ئێستا بەپێ ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان هەرێم و ئێران و دیموکرات و کۆمەڵە کراوە، ئەوەیە کە دیموکرات و کۆمەڵە خاکی هەرێمیان بەکار نهێناوە بۆ هەڕەشەکردن لە کۆماری ئیسلامی ئێران. بەڵام ئەمە ناخوات لای کۆماری ئیسلامی ئێران. کۆماری ئیسلامی ئێران ئەیەوێت شەیتانێک لە دیموکرات و کۆمەڵە دروست بکە، ئەم شەیتانە لەسەر خاکی هەرێمی کوردستانە کە خاکی هەرێمی کوردستان بەکارێنن بۆ ئەوەی بزوتنەوەی ناڕەزایی لە ئێرانە ئیدارە بکەن و بەکاری بێنن دژی ڕێژیم. ئێستا پرسیارە سەرەکیەکە ئەوەیە ئایا هەرێمی کوردستان چۆن مامەڵە ئەکات لەگەڵ ئەم ئیدارەکردنەی ئێرانی بۆ بزوتنەوەی ناڕەزایی و بۆ قەیرانەکەی. ئێوە جەناب سیاسەتێکی جیاواز دەبینی بە شێو باوەکەی کە دەوترێت لە زۆنی سەوز و لە زۆنی زەردا، یعنی یەکگرتوویەک یان سیاسەتێکی جیاواز دەبینرێت لەم کاتەیە بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم هێرشانە؟ بەداخەوە من ڕاستەوخۆ پێت بڵام ئێمە سیاسەتێکی یەکگرتومان نییە لە هەرێمی کوردستان. ئێمە سیاسەتێکی یەکگرتومان نییە لە بەرامبەر بەغایە، ئێمە سیاسەتێکی یەکگرتومان نییە لە بەرامبەر ئەوەی کە کەواتە عێراق چی بەسەریەت؟ ئەسانی چۆن عێراق چی بەسەر دێت؟ ئەو پرسیارەیە کە هەرێمی کوردستانیش بەشێکە تا ئێستا لە دەوڵەتی عێراق تەنها ئێمە هیچ دڵنیایی یەکمان نییە لە بەرامبەری عێراقا، تەنها یەک دڵنیایی نەبێ کە ئەویش بریتێ لەوەی دڵنیاییمان نییە. تاکە دڵنیایی یەک هەمان بێ لە بەرامبەر عێراقا، ئەوەیە کە دڵنیاییمان نییە لە سبەینی عێراق. تۆ سێرکەوە ئێران پەلاماری خۆی هێزی هێناوەتە سەر سنووری بەپێ قانونی نێودەوڵەتی، سنووری هەرێمی کوردستان سنووری دەوڵەتێکە کە پێ وتری عێراق، چونکە خۆتا ئێستا ئێمە جیا نەبووینەتەوە. ڕاستە پارتی وێکێتی، ڕاستە زۆنی زەرد و زۆنی سەوز سیاسەتەکانیان جیاوازە، بەڵام خۆ لە کۆتاییە ئەبێ دەوڵەتی فیدراڵ یەک سیاسەتی هەبێ. ئایا ئەزانی دەوڵەتی فیدراڵ پرسیار لە چیەکە؟ ئەڵێ تا ئێستا ئەوەی کە کردبێتی ڕێک ئەوەیە کە سەرۆکی نەتەوە یەکگرتوەکانێکە، سکردەری گشتی نەتەوە یەکگرتوەکانێکە کە ئێمە زۆر دڵگرانین لەوەی کە تو ئێران بەم شێوەیە مامەڵە ئەکا. بەڵام گڵۆپی سەوزیان لەلایەن عێراقەوە حکوومەتی عێراقەوە بۆڵ کراوە بۆ ئێران و تورکیاش نەوعەنما. باوەڕ ناکەم حکوومەتی عێراق لە هەلومەرجی ئەوە بێت نە گڵۆپی سەوز هەڵکات، نە گڵۆپی سوور، نە گڵۆپی شین.
بەداخەوە ئێستا حکوومەتی عراقی بە بەلای کەمەوە وەکو لەم ڕۆژانە بڵاوم کردەوە بە 19 نەخۆشی زۆر گەورەوە دەوڵەتەکە ئەناڵێنێ حکوومەتەکە ئەناڵێنێ دەستگاکان ئەناڵێنن هەر یەکێک لەم نەخۆشیانە وای کردووە لەوەی کە حکوومەتی عراقی توانای ئەوەی نەبێ لە بەرامبەری ئێران یا تورکایە سیاسەتێکی سربەخۆ و ڕادیکاڵانە و با بڵێن حاسمانە ممارەسە بکە بەس هەفتەی داهاتوو هەر بۆ زانیاری خۆت ڕەنگە ئاگاشت لێبێ هەفتەی داهاتوو سەرۆک وەزیرانی عراق سەردانی کۆماری ئیسلامی ئێرانەکە بۆ گفتگۆکردن لەسەر چەند مەلەفێک یەکێک لەو مەلەفانە بریتێ لەم پێشهاتانەی کە ئێستا باسمان کرد بەڵام من وەڵامی پرسیارەکەم نەدایتەوە حکوومەتی هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی کە پارتی ئەکرێ سیاسەتێکی هەبێ یەکێتی ئێستا ئەکرێ سیاسەتێکی تری هەبێ بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکاتە حکوومەتی پارتی و یەکێتی و گۆڕان و هەموو حیزبەکانی ترە پێویستە بە شێوەیەکی فەرمی لیژنەیەکی ئەبێت بۆ چۆنی من داوا بکە یا لیژنەیەکی ئیدارەکردنی قەیرانەکانی ئێستا هەم لەگەڵ تورکیا هەم لەگەڵ ئێرانە ئامادە بکە و ئیشی ئەم لیژنە ئەوە نەبێت لە کادری پلە 5 و پلە 6 و پلە 7 پێکێنرابێ لە کادری یەکەمی حیزبەکان پێکێنرابێ ئێمە چۆن سەردانی بەغا ئەکەین لەم ڕۆژانە ئاوا ڕێک ئەبێ سەردانی ئێران بکەین و لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە دابنیشین و گوێ لە داواکاریەکانی بگرین بۆ ئەوەی وەکو ئەسفەنجێک لە سیاسەتی نێودەوڵەتیا شتێکی پێوترێت سیاسەتی ستراتیژەتی ئەسفەنج سیاسەتی استراتیژەتی ئەسفەنج بریتێ لە چی بریتێ لەوەی بە نەرمی ئاوەکە هەڵامشێت پێگەی ئێمەش بە نەرمی بتوانین تووڕێیەکانی ئێران هەڵ بمژین بەوەی کە بە کەمترین زەرەر لێ بینە دەرەوە وە لە هەمان کاتە ئەوە ناخوات ببوودا بە ئەم ڕستەیەشت پێ بڵام ئەوە کافی نییە بڵێ کاکە کۆمەڵە و دیموکرات هیچ چالاکێکیان نییە لە هەرێمی کوردستانە و ئێران ناخانە بەرمەترسیەوە ئەمە بۆ خۆمان باشە بۆ حکایەت بۆ یەکتری بگەڕینەوە بەڵام لە سیاسەتی نێودەوڵەتیە ئەمە ناخوات تو ئەبێت چالاکی هینێکیشتە ئەکشنێکی ئێستا و ئێرەشت هەبێ لە بەرامبەر دیموکرات و کۆمەڵە دانیشی لەگەڵیانە لە بەرچاوی میدیەکان کۆبوونەوەیان لەگەڵا بکەیت ینی هەندێک ئۆپەراسیۆن بکەیت کە بتوانێت تووڕەیی ئێران هەڵبمژێر و ئێرانیش قەنعەتێکی وهمێک بۆ ئێران دروست بکەیت کە ئێمە توانیمانە وەڵامی داواکاریەکانت بدەینەوە بۆ ئەوەی بتوانێت جەماوەەکەی خۆی ڕاتم طبعا لە کاتەکەی خۆشم لام داوە یەک خوڵکی دیکایە بە جەنابت و بم پرسیاری کاڕاستی جەنابتی ئەەکەم دیارە گفتگۆکردن لەگەڵ جەنابتە کاتی زیاتری ئەوێت چێژ بەخشترا زانیاری زیاتر وەرەگرین لەسەری ئەوەی کە زۆر جار باسی لێەوە دەکرێت بەهۆی ئەم هێرشانەوە خەریکە هەرێمی کوردستان لە تووپەتە بێت هەنی ئەم قسەی کە دەوترێت ئەم قسە و قسەڵۆکانی زۆر جار کە لە شوێنێکا لە بێئێکی وەکو کوردستانە دەوترێت ینی ئێوە خوێنەوەتان بۆ قسەکە چییە فعلەن ئەمە ڕوودەدات لە داهاتوە من بە یەک ڕستە وەڵام دەدەمەوە ئایا هەڕەشەی استراتیژی لەسەر هەرێمی کوردستان هەیە بەڵێ هەڕەشەی استراتیژی لەسەر هەرێمی کوردستان هەیە ئایا هەڕەشەی وجودی لەسەر هەرێمی کوردستان هەیە نەخێر هەڕەشەی وجودی لەسەر هەرێمی کوردستان نیە تورکیا پێویستی بە هەرێمی کوردستانە ئێران پێویستی پێێتی تەنانەت بەغاش پێویستی پێێتی ئەمریکا و ئەوروپاش پێویستیان پێێتی رووسیاش پێویستی پێێت نەخێر هەرێمی کوردستان لەژێر هەڕەشەیەکی وجودیە نییە بەڵام لەژێر هەڕەشەی ستراتیژیایە بەڵێ پڕێس دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لە عێراق زۆر سپاس بۆی کا لە فەڕەنسا و بیان ئێمە بووی پانتونەبی دکتۆر